هەڵبژاردن و بانگەشە زیاتر لە 17 ڕۆژە کۆتایی هاتووە، بەڵام سیماکەی تا ئێستا بە شەقامەکانی کەرکووکەوە ماوە. وێڕایەوەی زۆرینەی پۆستەر و وێنەی کاندیدان لەلایەن هاوڵاتیانەوە بۆ مەبەستی سوودبینی لە ئاسنەکانیان لادراون. تیمەکانی سەکتەرەکانی شارەوانیمان هەستان بە کۆمەڵێ لە حملەیان کرد بۆ هەڵگرتنی کۆمەڵی لەوانە و خۆشبەختانش خاوەنی سەتوتەکان هاوکاریەکی باشیان کردین هەتا ئێمە دەستمان پێکە زۆران لێ هەڵگرتو ئێمە وەکو شارەوانی ئەو ماوادانە هەڵەگرین ئەی بینە ستۆرەکانمان مەخزنەکانمان و دوای ئەوە بە سکراب بە ڕێی مزایدە ئەیفرۆشینەوە. ئەوانەی کە ئێستا ماوەتەوە جەناب تێبینی لە ئێمە حملەیەکی باش کرا لە هەموو سەکتەرەکان زۆری شتەکان هەڵگیرا، بەڵام هەنێکی ماوەتەوە کە بڵێن بە توندیدانراوە یان لە حیم کراوە ئەجیزەی تایبەتی ئەوێ پێشتریش باسم کرد تیمەکانی هەندسەی مرورمانەیە ئەندازەی هاتوچۆ هەڵەسن ئەوانێشی یەکێک پاکێکەنەوە. ئەگەر تاوەکو دەی تشرینی دووەم وێنەی هەر کاندیدێک لە شەقامەکاندا مابێتەوە، ئەوە سزای دارایی چاوەڕوانی دەکات بە پێی یاسای کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق. حسب نظام الحملات الانتخابية الصادرة من المفوضية العليا بەپێی سیستەمی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ژمارە 5 بۆ ساڵی 2020 هەر کاندید و حزب و هاوپەیمانیەک پێویستە لە دوای کۆتایی هاتنی هەڵبژاردن لە ماوەی مانگێکدا تەواوی پۆستەر و وێنەکان لابەرن. بە پێچەوانەوە ئەو بڕەپارەیی کە بۆ دڵنیایی لای کۆمسیۆن ماوەتەوە وەکو سزا لە کاندیدەکان دەبڕدرێت و پێیان نادرێتەوە. ئەمانە پۆستەر و وێنەی بەشێکن لە کاندیدانی هەڵبژاردنەکانی پێشووتر کە لە شەقامەکانی کەرکووکدان، بەشێکیان تەمەنیان 3 ساڵە و هەندێکیشیان تەمەنیان 7 ساڵە. ئەگەر بۆ ئەم ساڵی هەڵمەتێکی فراوانی لابردنی پۆستەر و وێنەی کاندیدان ئەنجام نەدرێت، ئەوە بانگەشەی هەڵبژاردنە پێشوەختەکەی ئەمساڵ مانگێک نا بەڵکو 4 ساڵی دیکە درێژەی دەبێت. کارۆن محەممەد کورساد نیوز، کەرکووک.